لە ساڵ 1970 زەجیوا دروست نەبووە تا ئێستا دابەزینی وا بەخۆی تۆ مارکە تەسەور کە ڕۆژی جومعە 3 تریلیۆن دلار زەرەر کراوە لە بازاڕێ. بازاری زیو تا بێت گەرمگوڕی زیاتر بەخۆ بینێ هەندێک جار بەرزە بێت و هەندێک جار دائەبازێ و دابەزینی دوو ڕۆژی ڕابردووش ئەمە وای کرد زیان بەر چەند کەسانێک بگەێنێت. بۆیە من هاتووم بزانم ئەم هۆکارە چییە؟ چی ڕوویاوە؟ بۆچی ئەو دابەزینە خێرایە و ئەو بەرزبوونەوە خێرایی ماوەی ڕابردووش چی بووە؟ لێرە نەورۆسادی شارزەی بواری بازارە دەرەیەکە سڵاو لێ کاک نەورۆز ئەم بابەتە چییە؟ ئەو دابەزینە لە پڕە چی بوو بۆ زیو؟ زیو ئاڵتونیش بە هەمان شێوە بەڵێ بە هەردوو شێوە دابەزینی بەخۆبینی لە ڕۆژی جومعەیە تابعاً هۆکارەکان بەپی بە دادواچوونەکان کە کراوە لەسەر ئەم دابەزینە چەند هۆکارێکی هەیە 4 هۆکاری سەرەکی و دانیشی لاوەچیە کە ئاماژە بە شتێک دەرکێت کە پێوترێت کۆڵ مارجن لە بازاری بۆرسە دراوە ئەلکترۆنیەکانە شتێکی پێوترێت کۆڵ مارجن مادەچی تۆ دزانێکەکەی تۆ ئەکاونتێکەکەیتەوە بە ئەلکترۆنی ئیشەکەی بە ئۆنلاین ئەم ئۆنلاینە کە مامەڵەیەکەکەی پێویستی بە بڕێ پارەیە بۆی کە بتوانانی مامەڵە بکەی لە زیو ئاڵتونە بۆ نمونە ئەگەر لۆتێکی ئاڵتون یەک ڕقم ئاڵتونی بکڕێ جاران پێویستی بە 15 دلار بوو باشە بەڵام ئێستا لەم کاتە دەوڵە بێتەوە پێویستی بە 30 دلارە بۆ نمونە ئەگەر مامەڵێکی گەورە بکەی ئەوە 15 وەرەقەی پێویست بوو ئێستا پێویستی بە 30 وەرەقەیە. ئەمە هۆکاری یەکەمە کە بانقەکان هەستان بە ئاگادارکردنەوەی بەشداربووەکانیان ئەوانەی کە مامەڵە لە بازاڕەکانەکەن کە گوایە ئەم بڕا ئەبێ بخرێتە سەر حسابەکانیان بۆ ئەوی حسابەکانیان سەفر نەبێتەوانێ بۆی حسابەکانیان زەرەر نەکا تاوان خەڵکەکەش ئەم شتەی پێ نەکرا و هەمویان دەرچوون لە بازاڕەکەیە لە تاوان لە جیهاندا بە تایبەتی لە یابان کە کشانەوەیکی زۆر بەرچاویان کە لە بازاڕەکانی ئەمریکایە. هۆکاری دووەمیشان بانقی شیکاگۆ بۆ سلع تاوان ئەویش CEM هەستا بە گرانکردنی کڕینی بڕی ئاڵتون و زیو لە بازاڕە. ئەمە لێرە ئەم شاشانە لە پشتی تۆوان ئەم خشتانەی کە هەیە ئەمش ڕقەمانی کە هەیە لێسایە لە بۆرسەی جیهانیە زیو نرخی چۆنە؟ ئێستا لەم کاتەیە زیو تاوان ئەمە ئەگەر نرخەکە پیشان بە لە 86 دلار و نیوایە سەری زیو بەڵێ قوربان سێمدانی 86 دلار و نیوە ئۆنسەیەکی ئاڵتونیش بە 4800 و تۆ لە 4900 دلارە. باشە ئەمە ئەگەر بەراوردیکەینەوە بە چیلۆ چەندێک ئەو 86 تقریبا ئەو 86 دلارە 26 دلار حسابێکی بدەقیقی بۆ بکەم خۆشترە نابال خۆمان بالەکە بکەین لە بازاری بۆرسە بای 27 وەرەقە و 74 دلارە بجگە لە عمولە لەبەرەوەی لێرە عمولی لەسەر نییە لە تاوان بەقاڵە بە ڤیزیکی عمولەی نەقڵ و دروستکردن و خێری شێرچێتە سەرەوانێ نەخێر بازارێرە خەیاڵی ئەخاتە سەری سەرەکە باش ئەمە دروستە بە شوێی زانستی؟ نەخێر هەرگیز نەژێ کۆنتڕۆڵی شانیە. باشە وڵاتیەک هەیە کە بۆنەکاری ماوەڵەکردن نیە لە بازاڕەیە بەقاڵە نانەوایە مۆزەفە هەرچیەکە بێت بیکڕێ؟ نەخێر خۆی ناڵە نان بۆ ناناو گۆژ بە قەساب ئەمیشە پێویستی بە شارەزایە بەڕاستەکەی پێویستی بۆ یەکێش شارەزا بێ هەر بوارێکە تۆ تیا سەرکەوتووەبی شارەزای تیا هەڵبەت ئەم ئیشەش پێویستی بە کەسی شارەزایە نەگێکێک کە نەزانێت و خۆی بخاتنەوە مۆزوعەکەوانێ بە دەرکوردێکە لە دوای قەرەباڵغی کرد. ئەڵێ محەمەی برادەرم کڕیوێتی بامنیش بیکڕم چۆن محەمەی برادەرم کڕیوێتی قاڵی کڕی بامنیش خێرێ بکەم بزەبەت هەروە بووە بازاڕی ئێرە وای لێ هاتووانی خەڵک هەر لە خۆی چی کڕەوە زانە خێرەکە نەخێر پێچوانی تێکەوێتوانێ ئەمە تەمان فاکتەر و ئیفێکتی زۆر گەوری لە پشتەوەی خۆر ئێرە نییە تەنیامە چاوی بازاری خۆمان بکەین تاوان ئەمە لە ئەمریکا و بازاڕە گەورەکان و لە وڵستریش ڕوویاوە لە ساڵ 1970 زەجیوا دروست نەبووە تا ئێستا دابەزینی وا بەخۆی تۆ مارکە تەسەور کە ڕۆژی جومعە 3 تریلیۆن دلار زەرەر کراوە لە بازاڕەیە 3 تریلیۆن دلار بازاری ئابووری بازاری ئابووری بازارە دارایەکان باشە کە بەرابەری اقتصادی سێ وڵاتەکە. کاک نەورۆز بۆ نمونە هاوڵاتیان ئێستا زیو بکڕن یا بیفرۆشن لەم کاتەیە چاوەڕێ بتوانی وەکو ئەگەر پێشبینی بۆ خۆم بکەم چاوەڕێکەم یەک تۆزی کە بێتە خوارەشتا بکڕم بەرەو سەرەوە بەرەو 100 دلار
ئەوانشی هەیەە تەچاوەکەم چاڕەکەم باشترە لەوەی کە لەم نرخە دەریکەنەوە چکم پێشببینیەکان بەرەو باشی ئەڕات بەرەو بەرزبوونەوە ڕات تاوان ئاڵتونی ژوتم بە هەمان شێوە ئەبێ بچێتە پێشببینی بانکە گەورەکان کراوە کە بچێتە 6,000 و سەرتریش تاوان ئەمە کە بچێتە ئێوە پاڵنەرێ بێ بۆی کەزی سەر و $100 $150 ببینێ کە ئەگەڕێتەوە نرخی پێش و بەرزیەکەی خۆی کە قاڵبێت 40-50 پیا لێرە گۆڵێن باسی ستیل و مس و ئەمانە ئەکرێ خەڵگەمە بکڕێ واللهی زۆر ئاماژە و بە خەڵکیشم تو دایم لە بازار ڕێنێ ماڵم کاکە خۆتان مێن لە شتێکە سۆرسی نەبێ بەڕاستیەکە مسەکە لە بازاری بۆرسای سۆرسی نییە وەکو چۆن لێرە زی و ئاڵتونێ سۆرسەکە لە لای ئێمە نییە لە دەرەوە هەیە باشە یعنی من دیقەتمانەوە مسێک لە بازاری بۆرسی جیانە بە $13 کە سێرەکەی لێرە بە $56 فرۆشێت کیلۆی بەڵێ یعنی تۆسەی بەرامبەری چەند فەرقی هەیە ئەمە کێشەیە بەڕاستی کارە ساتە ئێستا وەزامەویش دابەزینی کردو بەڵام هەرچەنێ بێ خەڵک خۆی با لەو تۆزێ بە دوور بگرێ باشە منەوەی کە بیستومە مس بە تەنە کڕێت نەک بە چیلۆ بە قاڵە ئاخر ناڵم تازە دروست بۆم شتە تازە دروست بوو سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە زانێرەکان لەبارەی بازاری زیوەوە کە لە بۆرسای جیهانیە لەم ساتەی منە نزیکی $2,600 بەڵام لە بازاڕەکانی کوردستانە لە سلێمانیە بنزیکی $3,600 $3,600 $3,500 بەم شێوەیە ماوەڵی پێواکری ئەمەوەی کردووە کە ناجێگیرێک لە بازاڕە.